سڵاتان لێبێ بینەرانی ێژە لە ئەکتوێلێکی نوێدا ئەمڕۆ لەگەڵتانین بۆ تاوتوێکردنی گەرمترین بابەتەکانی ڕۆژ. سێ بابەتمان بۆ ئامادە کردوون کە لەم بەرنمەیەدا گفتوگویان لە بارەوە دەکەین لەگەڵ هەندێک بابەتی دیکەی لاوەکی کە ڕۆژەوی گەرمن لە ئێستای کوردستان و جیهاندا. جارێکتر سڵاو بینەرانی هێژە لە فەڕەنسا قۆناغی یا باوڵێن هەڵمەتی هەڵبژاردن کۆتایی هات بە دەنگدانی خەڵک لەو وڵاتە. ماکرۆن واتە ئێمایل ناکرۆن بووە سەرۆکی ئەو وڵاتە سەرۆکی فەڕەنسا. بەو پێیە وەک گەنجترین سەرۆک لە مێژووی وڵاتی فەڕەنسادا دەستنیشان دەکرێت. هەڵبەتە هەڵبژاردننی ئەو کاریگەریەکی لە سەرتەواوی وڵاتانی یەکێتی ئەوروپا و جیهان دەبێت تەنانەت بە ڕاگەیاندنی ئەنجامی هەڵبژاردنەکان بۆرسەکان گۆڕانکاریان بەسەردا و ئیرۆ لە بەرامبەر دۆلاری ئەمریکی هەڵکشانی بەخۆیەوە بینی. دۆسێکمان بۆ ئامادەکردوون لە بارەی هەڵبژاردن و لەبارەی دەرچوونی ئیمانوئێل ماکرۆن بابی بینی. شەوی ڕابردوو ئەنجامی بەرایی دەنگدان بۆ هەڵبژاردننی سەرۆکی فەڕەنسا ڕاگەیەندراو. بە پێ ئەو ئەنجامە ئیمانوئێل ماکرۆن بووە سەرۆکی فەڕەنسا. ماکرۆن کاندیدی پارتی ئۆنمارش واتە بۆ پێشەوە لە هەڵبژاردننی سەرۆکایەتی فەڕەنسەدا و لە خولی دووەمی هەڵبژاردنەکەشدا بە پێ ئەنجامە بەراییەکان توانی ڕێژەی لە 65 دەنگەکان بەدەست بهێنێت. بۆ پێش بۆ ماوەی 5 ساڵ دەبێتە سەرۆکی فەڕەنسا. خولی دووەمی هەڵبژاردننی سەرۆکایەتی فەڕەنسا لە لێوان هەر یەکە لە ئیمانوئێل ماکرۆن و مارلین لۆپێندا ئەنجام دراو. پێشتریش لە ڕۆژی 30 نیسانی 2017دا خولی یەکەمی هەڵبژاردنەکە ئەنجام درابوو. ماکرۆن گەنجترین سەرۆکۆماری فەڕەنسەیە و 25هەمین کەسە کە دەبێتە سەرۆکۆماری ئەو وڵاتە. لە دایکبووی 21 کانونی یەکەمی 1977 شاری ئامیان لە باکووری فەڕەنسەیە. بڕوانامەی دیبلۆمی خوێندنگایی نیشتمانی کاریگەری هەیە. لە ساڵی 2008 لە بانکی ڕۆشلیت کاری کردووە و ساڵی 2008 تا 2009 ئەندامی پارتی سوسیالیست بووە. لە 15 ئایاری 2012 بووەتە یاریدەدەری سکرتێری گشتی فەرانسۆ ئۆلاند تا 15 تەمووزی 2014. لە 26 ئابی 2014 تا 30 ئابی 2016 وەزیری ئابووری و پیشەسازی و تکنۆلۆژیای زانیاری بووە. 6 نیسانی 2016 پارتێکی سوسیال لیبراڵی بەناوی ئۆنمارش واتە بۆ پێشەوە دامەزراندووە. لەبەر ئەوەی پارتەکەی یەکم جارە بەشداری هەڵبژاردنەکان دەکات، هێشتا خاوەنی هیچ ئەندام پارلەمانێک و وەزیرێک نییە. لە پرۆگرامی بانگەشەی هەڵبژاردندا ماکرۆن زیاتر جەختی لەسەر لایەنی ئابووری و بەهێزکردنی یەکێتی ئوروپا دەکردەوە. Je ne vous oublierai pas. Je mettrai tout mon soin et toute mon énergie à être digne de votre confiance. بەڵێ بینەرانی ئێژا هەڵبەتە ئەو هەڵبژاردننی فەڕەنسا و دەرچوونی ماکرۆن وەگەڕ سەرۆکی نوێی فەڕەنسا پەیوەندیکی زۆری دەبێ بە هاوکێشە سیاسیەکان لە ئەوروپا، ڕۆژهەڵاتی ناوین و جیهان، لەبەرەوەی بە ڕێژەی لە 65.5 توانیوێتی بە ڕێژەیەکی زۆر زیاتر لە سەرۆکەکانی پێش خۆی کە بەسەر ڕکابەرەکەی ماری لۆپێنە سەر بکەوێت کە ماری لۆپێن وەک پارتێکی زیاتر ڕەگەزپەرست و توند ئاژۆ لە بەرامبەر پەنابەران و موسڵمانان زیاتر بەناو دەکرا، بۆیە وەکو زەبرێکیش لە بەرەی ڕاستڕە و ڕەگەزپەرستەکانی ئەوروپا حسابی بۆ دەکرێت. بەو بۆنەوە هەڵبەت کۆمەڵێ سەرکردە و سەرۆکی جیهان پیرۆزباییان لێکردو. بە کورتی ئەمە ئەوە نیشانتان بدەم لە ئاژانسەکانی خودی فەڕەنسا خۆیان بڵاو بۆتەوە ئەوەی ئەبینێن ئاژانسی تەلەڤیزیۆنی فەڕەنس 24 فەڕەنسیە تایە ترامپ پیرۆزبایی لێ کردو و بە پێویستی زانیوە کە ئیش کاری هاوبەش لەگەڵ ماکرۆن بکەن. هەڵوەها هەردوێنێ لە سەرۆک وەزیرانی ئینگلتەرا و ڕاوێژکاری ئەڵمانیش پیرۆزباییان لێ کرد. هەندێک لە وڵاتانی دیکەی ئەوروپی و جیهانی پیرۆزباییان لە ماکرۆن کردووە بە بۆنەی ئەو سەرکەوتنانەی باز لە رووسیا دەکرێت کە رووسیا هەندێک بە گوماناوی یا با بڵێین بە جیاواز لە وڵاتانی تر نزیک ئەم هەڵبژاردنە دەبێتەوە یا نزیک ئەم ئەنجامە دەبێتەوە کە دەبینرێت.
بەڵێ بینەرانی هێژا لە دوای شارل دیگۆڵ کە یەکەمین سەرۆکی فەڕەنسا دەکات لە مێژوودا کە دەنگێکی زۆری هێنا لە ساڵانی دوای با بڵێن جەنگی جیهانی دووهەم ئەمە سەرۆکیشی دیکەیە کە بتوانێت دەنگێکی زۆر بێنە هەڵبەت لە ساڵی 2002دا لە هەڵبژاردننی فەڕەنسادا جاک شیراک توانی بەرامبەر جان ماری لۆپێن کە کاتە باوکی ئەم ماری لۆپێنەی ئێستا کاندید بوو سەرۆکی هەمان پارت لە 1985 دەنگەکانی هێنا بوو بۆیە بە گۆڕانکاریێکی جەوهری لە فەڕەنسا و ئەوروپا دەبینرێ. ئەمە هەواڵێکی جیهانی بکە گەرمترین هەواڵ و پێشکەشمانکردن لە گەرمترین بابەت بدەچینە کوردستان و بزانین لەوێ چی دەگوزارێت. مەخابن کە باشووری کوردستان ئێستا وەکو قاسابخانەیەک یا وەکو ناوەندێکی بۆ کوژی ژنان حسابی بۆ دەکرێت ڕۆژانە مەخابن ئەشکەنجە و توندوتیژی و کوشتنی ژنانە دەبیسترێ بەڵام ئەوەی کە زیاتر مرۆڤ غەمگین دەکا ئەوەیە کە بازەوە دەکرێت زۆربەی ئەوانەی ئەو تاوانانە ئەنجامەدن سزا نادرێن. با دۆسیەک ببینین و دوای قسە لەسەرەکەی. دوێنێ پۆلیسی چەمچەماڵ ڕایگەیاند ژنێک بە فیشەک کوژرا و کەس و کارەکەشی وتویانە فیشەک لە دەستی دەرچووە و بەهۆیەوە ژنەکە گیان لێدەستداوە. حەیدەر بێستەری بەڕێوەری پۆلیسی چەمچەماڵ ڕایگەیاندووە تیمەکانی پۆلیس چوونە شوێنی ڕووداوەکە و دەستیان کردووە بە لێکۆڵینەوە. وتیشی وتە لە کەس و کاری ژنەکە وەرگیراوە و ئەوان وتویانە کە خۆی فیشەک لە دەستی دەرچووە و بەهۆیەوە ژنەکە گیان لێدەستداوە. بەڕێوەبەری پۆلیسی چەمچەماڵ ئاماژێ بەوەش کردووە بۆ لێکۆڵینەوەی ورتر تەرمەکەیان ڕەوانەی پزیشکی دادوەری سلێمانی کردووە. ماوەیەک بەر لە ئێستاش تەرمی ژنێک لە زێرابی یەکێک لە گەڕەکەکانی شارچکەی خانەقین دۆزراوەتەوە. لە مێع محەممەد عەقیدی یاسایی و بەڕێوەبەری بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ژنان لە گەرمیان لەوبارەیەوە بە میدیاکانی وتبوو پێدەچێت ئەو ژنە بە بلوک کوژرابێت و لێدرابێت. دواتریش تەرمەکەی خرابێتە ناو زێرابی یەکێک لە گەڕەکەکانی خانەقین. عەقید لە مێع ڕاشیگەیاندبوو تەمەنی ژنەکە لە نێوان 25 بۆ 30 ساڵاندایە بەڵام تا ئێستا ناسنامەکەی ئاشکران نەکراوە و هیچ کەسێکیش بە ناوی کەسوکاری کوژراوەکەوە نەچوێتە بەڕێوەبەرایەتیەکە بۆ ئەوەی تەرمی ئەو ژنە وەربگرێتەوە. هەروەها ڕاگەیان تا ئێستا هیچ سکاڵایکی یاساییش لەسەر ئەو دۆسیە تۆمار نەکراوە و هیچ کەسێکیش بە تۆمەتی ئەنجامدانی ئەو تاوانە دەستگیر نەکراوە. بەڵێ بینەرانێژا دەمەوێت بیتان بخەمەوە کە ڕۆژی شەممەژوە تا دوێنێ پێرێ ژنێکی دیکایە کچێکی تەمەەن 17 ساڵان لە ماڵی خۆیدا لە ناحیەی خدران سەر بە قەزای دوکان سەر بە سلێمانی کوژرا بوو بە فیشەک یعنی لە دوکانەوە بۆ چەمچەماڵە چەمچەماڵ بۆ خانەقین بەر لە ئێستاش کە لە قەزای سۆران و لە دەبەری بادینان و هەولێرش باسەکەی کە زۆر ژن کوژراون لەگەڵ بەڕێز دکتۆرە ڕابیع عەباس ئەندامی بەڕێوەبەری تەفگەری ئازادی لە خانەقینەوە لەم بارەیەوە قساکەین. دکتۆرە ئەم کاتتان باش منەمەوێت ئەوە بپرسم ئەم تاوانانە ڕۆژ بە ڕۆژ زیادەکە یعنی بۆتە هەڕەشۆن بە ترسێکی جدی لەسەر کۆمەڵگا ئەوەی لێرە ئێمە بیستین پۆلیس هەمیشە ئەڵێ پەڕاویان بۆ کردوتەوە و لێکۆڵینەوەی لێکەن بەڵام ئەنجام بەشوویەگا. دکتۆرە گەجۆ لە دەنگمانام کاتت باش؟ دکتۆر ڕابیعە ئەگەر گوێت لە دەنگمانە دەمانوێت لەسەر بابەتی ژنکوژی لەگەڵتانە قسە بکەین. هەڵبەتە ئێمە راپۆرتێکمان بڵاو کردەوە گوێتان لێ بوو ئەوەی جێی سەرنجە ئەم ژن کوشتنە بووەتە مەترسی و هەڕەشێکی گەورە لەسەر کۆمەڵگا ئەوەشی کە تا ئێستا بیستین تەنها ئەوەیە کە پۆلیس دەڵێ پەڕاوی بۆ کراوەتەوە و لێکۆڵینە لێکرێ بەڵام ئەنجامەکان دیار نین ئەمە بۆ گەشتم ئاستەوە بۆ کوێ ئەڕوا؟ بەڵێ پێم وابێ هەڵێ کێشەیەکی تەکنیکی هەیە لەگەڵ تەلەفۆنی دکتۆرە هەوڵەین کە جاریچکە تەلەفۆنەکەی وەربگرینەوە هەڵبەتە دەنگ بە باشی ناچێت لای ئەو بینەرانی هێژا لەوەی کە لێرەدا هەیە لە لێرەدا بەرچاوەکەوێت بازەوە دەکات کە ئاماژەمان پێکرد لە ناحیەی شۆڕشی لە با بڵێن چەمچەماڵ ژنێک تەمەن 35 ساڵان کوژرا بوو بەڵام لە ناحیەی خدران کاڵێ ڕۆژی شەممە
کچێکی تەمەەن حەڤە ساڵان ژنێکی تەمەەن حەڤە ساڵان با بڵێن لە ناحی خدرانی سەر بە قەزای دوکان لە ماڵەکەی خۆیدا بە گولەی دەمانچە گیانی لەدەست داوە. لەو بارەیەوە فەرمان عەزیز بەڕێوەبەری پۆلیسی ناحی خدران با تۆڕی میدیای گۆڕانی ڕاگەاندووە ئەو ژنا منداڵێکی هەیە و لە ماڵەکەی خۆیدا بەهۆی بەرکەوتنی فیشەکی دەمانچە بە جەستەی و گیانی لەدەست داوە. ڕاشی گەیاندووە کە تا ئێستا دیار نییە کە ئەو ژنە خۆی کوشتۆ یا کوژراوە. هۆکاری ڕووداوەکەش نەزانراوە لە ئێستادا لێکۆڵینەوە بەردەوامە بۆ زانینی هۆکاری ڕاستەقینەی ڕووداوەکە و لە پزیشکی دادوەری توێکاری زیاتر بۆ تەرمەکە دەکرێ. هەڵبەت ڕسمەکە ڕسمی ئەرشیفە ڕسمی کچێکە با بڵێن ژنێکە کە 2 ساڵ بەر لە ئێستا ئەو وێنەی کە دەیبینن لە پارکی دایک لە شاری سلێمانی لەلایەن باوکیەوە کوژرا کە مەخابن تاوانبار گیرا و نە بە دواداچوون بۆ دۆسێکەش کرا بازەوە دەکرێت کە تاوانبار نەگیراوە و ئازادە. لەبەرەوە زۆربەی ئەوانەیە و تاوانانە ئاکەن سزا نادرێت. ئێمە هەوڵێن دوایی بگەڕێنەوە لای دکتۆرە ڕابعە گە بتوانین قسەی زیاتی لەگەڵا بکەین. بینەرانی هێژە لە پاڵ هەموو ئەم دۆخی لە باشووری کوردستانیش هەیە تورکیا بەردەوامە لە دەستدرێژی بۆ سەر باشووری کوردستان و هەوڵە داگیرکاریەکانی بە تایبەتی بۆردومانەکان کە بۆ تا هۆی ئەوەی لە ئاکامیدا چەندین هاوڵاتی مەدەنی گیان لە دەست بن. 4 ڕۆژ بەر لە ئێستاژ لە قەزای ئامێدی وەک خۆتان دەزانن سەدقی ئیسلام بەهۆی بۆردومانی تورکیای گیانی لە دەستدا و دوایی تەرمەکەی بە هاوکاری گەلیلەکانی هەپەگا توانرا بهێنرێتەوە ڕادستی بنەماڵەکەی کرێ. ڕۆژنامەوانان و سیاسەتمداران و نووسەران لە دەڤەری بادینان زۆر تووڕە و ناڕازین لەو بردومانە. 2 ڕۆژنامەوان و هەروەها دکتۆر کامران بەرواری ئەندامی کەنەکە لەو بارەیەوە قسەیان کردۆ بزانین چیڵێ. کوردستانی هەر بیانۆکی هەبێتن دیتنامە بە تشتێکی نەیاساییە و پێشێرکاریە لەسەر هەرێما کوردستانی. هەلبەت هەبوونە ئەوان جۆرە پەرچێت لەشکریت بیانیە ئەف سیاسەتا تورکیا دەتەمەشاندن ژیش ئەنجامێ سیاسەتا وێ پارتا دەسەڵاتدارە یا خولسەر دەسەڵاتە هەرێما کوردستانê zal kirî û bû Tirkiya xwe melisandî û xwe bindest kirî ku bûye encamê bêjim karêxistina Perlemanê Kurdistanê hikmeta Herêma Kurdistanê damûdezgehên yên mîrî û heta digehê di mahiyê. Ama xeletiyeka îstratîjiye eger hato çû ev partiyê siyasî pêdagiriye û dakokê li ser hindê bikin ku leşkerê Tirk li başûr bimînît çunku qurbanê di vê dagîrkirina Tirkiya dê derencam ew bixwebin û dê rojekê hêzawan têra naketin Tirka ji vê herêmê derbêxin. Armanca Tirka jî zêdetir ew dest danne ser aborê Rojava û Başûrê Kurdistanê û rastî jî sala noteyekê were 27 sal derbas bûn leşkerê Tirkiya û hêzê Tirkiya û şerê li Tirkiya berember Kurda tê tekirinê ser abora Başûr tê tekir. وڵێ بینەرانیەژە هەروەها لە باکووری کوردستانیش بە هەمان شێوە بردومان یا باڵن ڕەشبگیرێ ئێستا گەر تەلەفۆنەکان ئامادە بێت نازم تەلەفۆنی کامیان ئامادەیە دکتۆرە ڕابعە بەڵێ دچینەوە لای دکتۆرە ڕابعە بۆ لەسەر مژاری ژنان قسە لەگەڵاکەین. دکتۆرە ببوورە تەلەفۆنەکەتان پچرا بۆی کێشەیەکی تەکنیکیەکە گوێ لە دەنگمانە؟ باشە دکتۆرە سەبارەت بەو راپۆرتەی بڵاومان کردەوە کۆمەڵکوژی ژنان کە وەک جینۆسایدێکە لە باشووری کوردستان بۆ ڕێواچێ ڕۆژانە کوشتنی ژنانە بیستین ئێوە هۆکاری بەڵێ ببورە تەلەفۆنەکەی دکتۆرە دیارە کێشەی تایە دەنگ باش ناڕوات. ئێمە چینە پرسی باکووری کوردستان بینەرانێژا پۆلیسەکانی ئاکەپا هەڵیان کوتاوەتە سەر چاپخانەی بەڵگە لە ئیستانبول و کە لەلایەن نووسەران ڕاگیب زاراگ ئۆغڵ و ئایشە نور زاراگ ئۆغڵ و ئاوا کرا و دەستیان بە سەر زیاتر لە 2000 پەرتوک داگرتووە.
بەپێ ئەو زانیاریانەی کە هەیە زۆربەی ئەو پەرتوکانە کە دەستیان بەسەردا ژیراوە لەو چاپخانەی لەلایەن پۆلیسەکانی ئاکەپەوە براون و لێکۆڵینەوە لە پەرتوخانەکە دەکرێت. هەروەها لە 20 گوند و 82 گەڕەکی سەر بە گوندەکانی ناوچەی هێنەی ئامە دەوڵەتی تورک قەدەغا هاتوچۆی ڕاگەیاند و ڕێگە نەدرا هیچ ڕێگەش نادرێت کە هیچ کەسێک لەو دەڤەرانە هات و چۆ بکەن. لەلایەکی دیکە لە شاری ئەدەنە دوو کورد بەهۆی ئەوەی لە ئاهەنگێکدا بە پەڕۆی کەسک و سوور و زەردەوە هەڵپەڕیون یا وەک کورد دەڵێ سەرچۆپیان گرتووە کە پەڕۆی کەسک و سوور و زەردیان بەکارهێناوە لەلایەن پۆلیسی ئاکەپەوە دەستگیر کراون. سەرنجڕاکێشە کە لەسەر ڕەنگەکانی کەسک و سۆر و زەرد خەڵک لە باکووری کوردستان دەستگیر دەکرێت. لە ڕۆژهەڵاتی کوردستان کۆمەڵی جوانانی ڕۆژهەڵاتی کوردستان کە جارە سەبارەت بە هەڵبژارنەکان لە ئێران لێدوانێکی داوە بانگەوازی ئاڕاستەی گەنجان و جوانان کردووە بە راپۆرتی لەو بارەیە ببینین. لە لێدوانێکی نووسراوی کۆمەلگای جوانانی ڕۆژهەڵاتی کوردستان ناسراو بە کەجەرەدا هاتووە ئەو پەیواژۆیە قۆناغی ڕزگاری گەلانی بندەست و پێکەوە ژیانیانە ئەو دەسەڵاتانە کە لە بەرامبەر هێزی کۆمەلگا شەڕیان کردووە و سیاسەتی تۆقاندن و هەڕەشەیان گرتووەتە بەر یان سیاسەتی چەواشەکاریان بە بنەما گرتووە دۆڕاندوویانە. کەجەرە دەڵێت ئەو دەسەڵاتدارانەی کە لە ناوچەکەدا خەریکن سیاسەت و کردەوەی دژ بە کۆمەلگا پەیڕۆ دەکەن یان پێویستە ڕێباز و بیرۆکەی پاوانخوازیان بگۆڕن یان ڕوبەڕووی فەوتاندنی هەتاهەتایی ببنەوە. سەرەڕای ئەم ڕاستیانە یەکێک لەو دەسەڵاتانە کە لەم قۆناغە هەستیار و مێژوویەدا خەمسار هەڵسوکەوت دەکات کۆماری ئیسلامی ئێرانە. لە لێدوانەکەدا هاتووە کۆماری ئیسلامی ئێران لە هەموو دەوڵەتان باشتر دەتوانێت بۆ دیموکراتیزەکردنی ناوچەکە ڕۆڵ بگێڕێت و هەلەکانی لە هەموو دەسەڵاتەکان گونجاوترە. لەگەڵ ئەمەدا هەم لە ناوخۆ هەم لە دەرەوە هەتا دەچێت دژبەرانی زۆرتر دەبن و ڕەوشی بەرەو هەڵدێر دەچێت. ئاماژە بەوەش کراوە کە هەڵبژاردن لە ئێراندا دوور لە پێوانەکانی دیموکراتیک و ڕنگ و بۆی دیموکراسیە. بە تایبەت بۆ جوانان هیچ یەک لە پاڵەوراوان خاوەن پرۆژە و پیلان بە تایبەت بۆ جوانانی کورد نین. وەک هەموو کاتێک پەنایان بردووەتە بەر سیاسەتی درۆ، خەڵەتاندن، چەواشەکاری ڕای گشتی و پەراوێزخستنی جوانان لە هەموو گۆڕەپانەکانی سیاسی و کۆمەڵایەتیدا. کەجەرە ڕای دەگەینێت جوانانی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان دەبێت بە بەرپرسیارەتی و پێشەنگایەتی ڕۆڵی دیاریکەری خۆیان لەم قۆناغەدا جێبەجێ بکەن و ببن بە هێزی پێشەڕۆژ لە سیاسەتی ئازادی و دیموکراسی لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران نیشان بدەن کە هیچ دەوڵەت و دەسەڵاتێک ناتوانێت بێ ئەوەی کە ویست و داخوازی جوانان ڕەچاو نەکات سەر بکەوێت. لە کۆتایی لێدوانەکەی کەجەرەدا هاتووە بانگەوازی لە جوانانی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران دەکەین کە پێویستە لە هەڵبژاردننی سەر و کۆماری لە ئێراندا بە پێی نەخشە ڕێگای کۆمەلگای دیموکراتیک و ئازادی ڕۆژهەڵاتی کوردستان کۆدار کە بە فراوانی پێوان و پرانسیپەکانی بەشداربوون لە هەڵبژاردننی سەر و کۆماری و شوراکانی بۆ ڕایگشتی بڵاو کردووەتەوە نزیکی هەڵبژاردنەکان ببن. بەڵێ بینەرانی ێژە چەند ڕۆژ بەر لە ئێستاش کۆدار لەو بارەیەوە با بڵێن دەکرێلاسیۆنێک یا ئەوەیەکی بڵاو کرد بۆ لە 11 خەڵ پێگات بوو داوای کرد بوو کە خەڵک لە ڕۆژهەڵاتی کوردستان پێویستە هەڵوێستیان هەبێ لە بەرامبەر هەڵبژاردنەکانە بەرێ هەڵبژاردن نادیموکراتی و ناشەفافە سیستەم ناگۆڕێ بۆ ئەوەش بۆ دیموکراتیزەکردنی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان هەڵبەتە 11 خاڵی خست بووە ڕوو. بینەرانی ێژە مەخابن ئەمڕۆ بەهۆی کێشەی تەکنیکی ناتوانین کە تەلەفۆنەکان وەربگرین، بەڵام دوایین بەش بابەت کە بۆمان ئامادەکردوون دیمەنێکە لە لایەنگەری لاکانی هەپەگە و ێژە ئاستارەوە کە چۆن ئاوێتەی سروشت و ئاوێتەی ژیانی چیا بوون لە دیمەنەکە دەرەکەوێت کە سمۆرەیەک
لەگەڵ گەریلاکانە ئەژی و چۆن بەشداری نانخواردنیش دەبێت لەگەڵیانە باودیمەنە ببینی. بەرنامەکەی ئەمڕۆمان پێشکەشکردن لە شاد و خۆشیدا بمێنن.